دیارە بارودۆخی ناوچەی سەرگەڕان لەم ڕۆژانەیە زۆر ئالۆز بووە، هێزێکی زۆر عملیاتی سەلاحەدین چوونەتە سەر ماڵە کوردەکان بە تایبەتی گوندی پەڵکانە و لەگەڵ کۆمەڵی عەرەبی هاوردە کە وافدن چوونەتەوە داوای خان و ئەرزەکانیان کردووە، وەزعەکە بشەونی بەخۆی و بینیوە و ئەمەش لە دەرئەنجامی ئەو نووسراوانەوە هاتووە کە ڕاکان سەعید بە وەکالەت پارێزگای کەرکووکە کۆمەڵی نووسراوی کردووە. نووسراوی یەکەمی بۆ قەزای دەبست کردووە، نووسراوی دووهەمی بۆ عملیاتی سەلاحەدین نووسیوە کە هاوکاری ماڵە عەرەبەکان بن بۆ گەڕانەوەیان. ئەمە خۆی لە خۆیان خەرقێکی دەستوریە. یەکەم ئەوەیە دەسەڵاتی محافظ نییە کە نووسراوی وا بکە بۆ قەزا کە عەرەبەکان بگەڕێنێتەوە لەبەرەوەی مادەی 140 کەفیلە بە چارەسەرکردنی ئەو جۆرە کێشانەی کە هەیە لە بینی فەلاحی کورد و فەلاحی عەرەبی هاوردەدا. ئەوان ڕێگاوشۆنیان دیاری کردووە بۆ چۆنەتی جێنشینیان و بۆ چۆنەتی چارەسەرکردنی کێشەکانیان، بەڵام بەداخەوە ئەم خۆی تێ هەڵقورتاندووە بۆ ئەوەی ئاژاوەیە. ئێمە ئەمە بەدەست ئەزانین لەبەرەوەی خروقاتێکی دەستوریە کە ئەنجامی داوە. ئێمە وڵامیمان داوەتەوە لەبەر ئەوەی ئەو وڵامە بەڕێی ئێمە محافەزە و ئیدارەی کەرکووک هیچ حەقی ئەوەی نییە هەوڵی ئەوە بدا کە خەڵک بگەڕێنێتەوە عەرەب بگەڕێنێتەوە. ئێمە بە دەستێکی سیاسی گەورەی دەزانین ئەمە نەکەر بۆ سەرگەڕان کراوە، بەڵکو بۆ داقوق نووسراوەکانشمان لایە بۆ داقوق کراوە، بۆ لەیلان کراوە، بۆ یایچی کراوە. بۆیە ئەمە دەستێکی سیاسی لە پشتەوە هەیە. کێ ئەی جوڵێنێ ڕاکان سەعید ئەی جوڵێنێ ئەبێ حەدێکی بۆ دابدرێ ئەمە ڕابگیرین.